هاي هاتمەوە ئەوە باسی لیسنینگ و باسی ریدینگمان کرد و خەمتان نەبێ من زۆر ڤیدیۆی تردا ئەنێم ئەوەنە ڤیدیۆتان بۆ دانێم بێزار بن بڵێم بەستە ئیتر تاڵ تێگەشتین وەڵڵا ئەزانین ئامادەین بۆ ئایڵس ئەبێ ئاوە یعنی ئەبێ حەزەکەم هەمووتان ئەوەی بەتەمایە تاقیکردنەوەی ئایڵس بکەم لە ڤیدیۆکانمەوە زۆر شت فێر بێ و ڕاهێنانی زۆر هەلەکەین زۆر زانیاری بەسوود هەیە کە دای ئەنێم بڵاو یەکەمەوە لە پیجەکەم لە ئینستاگرام مەسەلەن چەند وێبسایتێک هەیە بۆتاندا ئەنێم هەر لە ژێر ئەم ڤیدیۆیە بۆتاندا ئەنێم کە ئەتوانن سەیری بڵێ پرسیار و وەڵامەکان بکەن کام بابەت زۆریەتەوە لە سەری بنووسی و زۆر شتی تر بەڵام ئێستا باسی ڕایتینگ بکەین ڕایتینگ بەشی ڕایتینگ ئەمەش تۆزێ زاجە کێشەیە لەبەرەوە بە خۆت دەست پێی بنووسین یعنی خۆت ئێستەی بنووسی لە ڕایتینگ کاتژمێرێکت هەیە دوو تاسکت هەیە لە ڕایتینگ تاسکی یەک و تاسکی دوو تاسکی یەکەم ئەبێ لە 150 کەمتر نەنووسی باشە تۆ بۆ ئەوەی لە 150 نەچیتە سەر قەراغەکە 150 بنووسە تاسکی یەکەم 20 خولەکی بۆ دانێ 40 خولەکەکەی تر بۆ تاسکی دووەمە چکە ئەبێت 250 بنووسی 40 خولەک دانێ بۆ تاسکی دووە 20 خولەکیش بۆ تاسکی یەکەم بابزانین تاسکی یەکەم چییە؟ پێشووی بڵم تاسکی یەکەم چییە؟ چۆن ڕاهێنان بکەن لەسەر نووسین چکە چۆن بزانن تۆ چەند وشەت نووسی خۆ کۆمپیوتەر نییە دیاری نییە تۆ ڕاهێنان زۆرەکەی باشە دەستەکەی بنووسینەوە کە ڕاهێنان زۆرەکەی تو دەستڕایەت لاپەڕەیەکیان دوو لاپەڕەکە نووسیتەوە لە ڕایتینگ بیژمێرە بزانە 150 بە دەستوخەتی خۆت چەند لاپەڕەکە یان 250 بە دەستوخەتی خۆت چەند لاپەڕەکە بۆ ئەوی لە تاقیکردنەوەکە بزانی کە ئەگەر دوو لاپەڕەت نووسیوە بزانی گەشتویتە 150 یان گەشتویتە 250 بە خەتێکی ڕوون بینووسن تکایە با دەستوخەتان ڕوون بێت بزانن وشەکان چییە ئەو کەسی کە تاقیکردنەوە کە باڵێ ئەو کەسی کە سەیری دەفتەرەکە دەکات سەیری وەڵامەکانت ئەکا دانانیشێ بۆ من ورد بێتەوە کو مامۆستاکانی خۆمان ورد بنەوە بەس بۆ ئەوی بزانن وشێک تێبگەن بۆ ئەوی نمرەیەکت بنێ ئەو هەر تێنەگا چی نووسراوە وشەکە ئەوە تەواو ئەوە نمرەکەت ڕۆ چیتر بابینە سەر تاسکی یەکەم تاسکی یەکەم بەشی یەکەم کە ئەبێ 150 وشە بنووسی چەند شتێکە ئەبێ لەسەر ئەوە بینووسی بۆ نمونە یان تەیبڵێکت هاتێ یان گرافێکت هاتێ یان چارتێکت هاتێ لە تاسکی یەکەم هیچ زانیاریەک لە خۆتەوە نانووسی تاسکی یەکەم چییە؟ You write what you see You write only what you see نەچی بۆ من زانیاری خۆت بخەیتە ناوی و بە کەیف خۆت شت زیادکەی بە هیچ نەوعێک تۆ خۆت هیچ زانیاریەک لە خۆتەوە نانووسی تاسکی یەکەم تەنها گرافەکە چییە؟ تەیبڵەکە چییە؟ چارتەکە چی نووسراوە؟ تەنها ئەو زانیاریە کە نووسراوە بۆت بە ژمارە تۆ یەکەیتە نووسی تەواو باشە؟ لە تاسکی یەکەم بە هیچ جۆرێک ئای یو وی ئەم شتانە بەکار ناهێنێ تەنها باسی چارتەکەکەی یان باسی گرافەکەکەی تاسکی یەکەم با بڵێ کە وەسفی تەیبڵەکە ئەکە یان گرافەکەیان هەرچیەکە نووسراوە لە بەشی یەکەم باسی ئەو شتانە بکە کە لە گرافەکەەوە ژمارەکان لە یەکتری نزیکن لە بەشی دووەمیش ئەو شتانی کە لە یەکتریەوە دوورن زیاتر نمونەکان چیە بۆ نمونە ئەڵێ گرافێکی یاوە بە تۆ گرافێکی یاوە بە تۆ باسی چیەکە بەرزبوونەوەی نرخی نەوت لە 10 ساڵی پێشوو هەتا ئێستا لە چەند وڵاتێک ئەجا عێراقە ئوردونە سعودیا هەر کوێیەک بێت ئەبینی لە بەرمیلێک نەوت ئیتر گرافەکە ئەوە چۆن بڵێ بەرز بۆتەوە نزم بۆتەوە نرخەکە گۆڕاوە گۆڕانکاری کەم بۆ زیابوو بەپێی ساڵەکان و بەپێی وڵاتەکە گۆڕاوە تۆ
ئەوە ئەکەی بنووسین ئەڵێ ئەم گرافە لەم گرافە باسی چیەکە باسی دابەزین و بەرزبوونەوەی نرخی نەوتەکە لەم چەند وڵاتە و لەم چەند ساڵە اینجا وەکو ئەبینین لە وڵاتی عێراق بۆ نمونە نرخی نەوت کەم بۆتەوە یان زیابەتەوە لەم ساڵە لە وڵاتەکەی تر زیابووە کەمی کردو ئاوە بەم شێوەیە هیچ زانیاریەک لە خۆ تۆ نانووسی یاخود باسی چارتێکی کردو دیسان باسی شتێکەکە کە کەمی کردو زیای کردو نرخ بێ ژمارەی قوتابی بێ ژمارەی قوتابخانە بێ چزام هەر چیەک بێت تۆ تەنها ئەو زانیاریە نووسی کە ئیبینی لە تاسکی دووەم ئیتر ئەمە لەسەر بەهرەی خۆتانەوە ستێ بۆ خۆتان هەستان لە چێ بیستن بەڕاستی چکە تاسکی دووەم یعنی کە ئەبێ 250 شت بنووسی لێرە ئیتر ئەبێ بۆ خۆتانیش بکەی خۆت شت بنووسی پرسیارەکان چییە؟ پرسیارەکان چییە بۆ تێتەوە لە تاسکی دووەم What are the advantage and disadvantages ینی زەرەر و زیان یاخود نووسینێکە بۆ نمونە ئەڵێ جگەرەکێشان حەق وایە جگەرەکێشان لە هەموو فەرمانگە حکومی و ڕێکخرا و نازەم چی ناحکومیەکان هەمووی قەدەغە بکرێ To what extent you agree یاخود do you agree or not یعنی ئایا بەڕای تۆ ئەم شتە ئەبێ وابێ یان وانە بێ ئەگەر بەڕای تۆ ئەو شتت پێ باشە ئەوە پاراگرافەکەت 250 شەکەت تەنها لەسەر ئەولایەن و ئەگەر وتت نە ئەمە باش نییە خەڵک بە بڕوای من خەڵک بە ئازاد بێجگەرە بکێشیانە لە هەرکوێک ئیتر لەسەر ئەوە ئەینووسی 250 شە بۆیە پێش ئەوەی دەست بنووسین بکەی پێش ئەوەی دەست بەڕایتین بکەی لەلایەکی دەفتەرەکەت ئەو خاڵانە بە چووکی و بە کورتی بنووسەوە کە ئەتەوێت باسی بکەیت چکە تۆ لەوانەیە لە ناوەڕاستی نووسینەکە بیرت چێ باسی چی بکەیت یعنی هیچ فکرت بۆ نێ هیچ بیرۆکەیەکت بۆ نێت بۆیە سەرەتا برینستۆرم بکە یعنی خاڵەکانت دانێ بزانە بڵێ باسی یەکەم باسی زیانەکانی جگەرە ئەەکەم دووەم باسی ئەوەکەم کە چۆن شینگەکە پیسەکە بۆ ئەو کەسانەی کە با بڵێ لە دەوروبەر من لەوانەیە نەخۆش بن یان حەزیان لێ نەبێ سێیەم کاریگەری لەسەر هەناسەدان و ئیتر ئەم شتانە ینی بە کورتی بینووسە بڵێ من باسی ئەم شتانەکەم ئەنجا وەرە دەستکە بنووسین چونکە سەرەتا دەست بکەی بنووسین لەوانەیە بۆت نێت چی بنووسی لە نووسینی پاراگراف ینی لە ڕایتینگ ئەکیتە سێ بەش ینی ئینترۆدەکشن و کۆنکلوژن زۆر گرنگە کۆنکلوژن لەوانەیە ئاگاتان لێ نەبێت یان نەتانزانی بێت کۆنکلوژن نمرەیەک زۆر هەڵەگرێ ئەگەر ئینترۆدەکشنەکەت نووسی دوای ئەوە بەدی پاراگرافت نووسی بەڵام نەتوانی باسی هەموو ئەو خاڵانە بکەیت کە ئەتەوێ باسی بکەی و کاتت نییە کێشە نییە بەجێ بێ لە بڕۆ کۆنکلوژنەکەت بنووسە کۆنکلوژن ینی کۆتاڕستەکانی پاراگرافەکەت زۆر گرنگە لەگەڵ ئینترۆدەکشنەکەش اینجا بابینە سەر سپیکینگ سپیکینگ لە هەمان کاتان نییە لە ڕۆژێکی ترە لەگەڵ مامۆستایەک دانیشی بە ئینگلیزی قساکەی کاتان لێ ئەەکەم مەشێوێن پەلە مەکەن ینی ئێوە لە پێش بڕکێنن بڵێ یڵە من ئەبێ زوو بە پەلە قسە بکەی لە خۆت تێک بێ نەزانی چیەڵێ جوانگوێ بکە بزانە مامۆستا پرسیارەکەی چییە ئەنجا وەڵام بەرەوە نە زۆر دوور و درێژی بکە نە زۆر کورت بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە سەرەتا ئەڵێ What's your name سۆما My name is سۆما ئەنجە دامەنیشە لە ماینیم ئسۆماکەەوە دوور و درێژێکی باسی هەموو چیرۆک ژیان خۆتی بۆ بکەیت یعنی ئەو چیت پێ ئەڵێ وەڵامێکی پوختی بەرێت نە زۆر دوور و درێژ و نە زۆر کورت پێڵەن شۆرت ئینتەرویو سی خولەکە باشە لەم سی خولەکە سێ چوار شتێ زۆر گرنگە بی فرەندلی تووڕە مەبە always smile پێ بکەنە ینی با نەزانێ ینی سەیرت کا بڵێ ئەم چیم قوتابێ بۆ نەتووڕە دیارە ینی فرەندلی بە smile و eye contact بۆ نمونە پرسیات لێکە ئەڵێ what's your favorite color تۆ وا مەکە my favorite color is red or black سەیری چاوی مامۆستاکە بکە بۆ ئەوەی بزانێت کە تۆ کۆنتڕۆڵی وەزاکەت کردووە باشە
شتێکی تریش هەیە لە سپیکینگ گرنگە لەسەرت ڕستەکان بە جوانی بڵێ ئەوان داوای ئەکسنتت لێ ناکەن چاوەڕێ ناکەن تۆ بە ئەکسنتێکی بەریتانیە بە ئەکسنتێکی ئەمریکی قسە بکەیت وەک خۆیان نەخێر ئەوان تەنها ئەیانێت تۆ ڕستەکە بە جوانی بڵێ My name is Soma هەر شتێک بێت یعنی هەوڵمێ ئەکسنت دروستکی چکە ئەوە نمرەت نایانێ لەسەر ئەوە بۆ نمونە ئەگەر بڵێ bottle of water ئاساییە نەڵێ barrel of water ئاوا مەکەن یعنی چۆن بڵێ پەستان مەخەنە سەر خۆتان بەس بە ئەکسنت قسە بکەن ئاساییە هەر چۆنە ئەکسنت خۆت چۆنە ئاوا بە تەنها کە پرسیارەکە ئەکات بە جوانی وەڵامی بەر و بۆ نمونە ئەگەر شتەکە لە ڕابردوو ڕوویا بوو ئەبێ بە پاست قسە بکەی ئەگەر لە داهاتوو ڕۆئەیە ئەبێ بە فیوچر قسە بکەی یاخود ئێستای بە پرێزەنت قسە بکەی ئەوانە زۆر گرنگە دوو تاسکە تاسکی 1 و 2 تاسکی یەکەم پرسیاری زۆر گشتیت لێ ئەکا مەسەلەن what's your favorite color what's your favorite movie what's your favorite book what's your favorite city پرسیارت لێ ئەکا how many siblings do you have what does your father do what does your mom do ترم شتانێ باسی نەیبەرهودەکەی خۆت بکە تاسکی یەکەم ئاسانە تاسکی دووەم ئەمە یەکەم بوو پرسیارت لێکە تۆ وڵامێت تاسکی دووەم تۆپیکێکت ئەیاتێ ئەبێ قسەی لەسەرکەی تۆ نازانی ئەو تۆپیکە چیە نازانی ئەو بابەتە چییە بەڵام ئەبێ قسەی لەسەر بکەی بە ئینگلیزی وەرقە و قەڵەمێکت ئێنێ چەند خولەکێک باشە چەند خولەکێکی سەرەتا وەکوتم برینستۆرم بکە یعنی بزانە باسی چیەکەی تو چۆن ئەیڵێت لە لای خۆتەوە بینووسە زۆر گرنگە ئەگەر بارانە زۆر گرنگە با بڵێ وەڵامەکە ئەیتۆ کە باسی ئەو بابەتە ئەەکەی when what how why ئەم شتانێ وەڵامی ئەم شتانە بیێتەوە شتێک هەیە لە سپیکینگ چۆن بڵێ ئەبێ بە ڕێکوپێکی وەڵامەکان تۆش پرزەی پێ و دیانە بێ و تێرکەڵیکەی وا باشتر وایە کە ڕاهێنانێکی زۆر زۆر بکەی لەگەڵ هاوڕێکانتە لەگەڵ خوشک و براکانت دایکت باوکت یەکێک لە پێشت بۆستێ و تۆ قسەیان بۆ بکەی و من چەندەها بابەت کە هاتۆتەوە لەسەر سپیکینگ لە تاقیکردنەوەکانی ئایڵس لە وڵاتە جیاوازەکان هەمووتان بۆ دائەنێم بۆ ئەوەی بزانن باسی چی بکەن دوای ئەوەی کە ئەبینی زۆر زۆر ڕاهێنانەکەی هەستەکەی خۆت ینی کۆنتڕۆڵی خۆت پێ ئەکرێ ئەزانی بابەتەکان چیە سەرت لێی دەرئەچێ تەکنیکەکان ڕاهاتووی بۆیە چاوەڕێ بکەن ڤیدیۆی ترم ئەبێ چکە ئەمە بە شێوەیەکی گشتی باستم کرد ئەمە هیچ نێمە تەنها چۆن بڵێ سەرەتایە پێشکیە لە ڤیدیۆکانی داهاتووم هەر بەشێکی تاقیکردنەوەکە بە جیاوەریەکی ئایڵس یانی ڕاهێنان تکای ڕاهێنانی زۆر زۆر بکەن لە ئێستا بڕۆن بەندێکی A4 5,000 بکڕن پرنتەرێک بێنن جا بڕۆن بخۆتان پرنتکەن پرسیارەکان من وەبسایتەکانتان هەمووی بۆ دائەنێم وەکو پێشتر شپێتان نمود بەبێ ڕاهێنان ناچتە تاقیکردنەوەی ئایڵس مانگێک 2 مانگ 3 مانگ ئەگەر تۆ 5 هێناوە 5.5 تێنەوە 2 مانگ 3 مانگ دانیشە بخوێنە ئیشتان چییە؟ وەڵڵا ئیشتان چییە؟ هەدانیشن سەیر سوشیال میدیاکەن ئەگەر تۆ لە ئێستاوە دەست پێ بکەیت کە لە مانگی 8ەوە دەست بکەیت هەتا مانگی 9 مانگی 10 بخوێنین یعنی چەند مانگێک بخوێنی اینجا تاقیکردنەوەکە بکەی ئەوە دڵنیام نمرەی زۆر زۆر باشی هێنن اینجا با من بڕۆم سپاسەکانتان بە سەبسکرایبەوە جوانە سەبسکرایبی کەناڵەکەمتان بیر نەچێت ڤیدیۆکەم شێر بکە لەگەڵ هاوڕێکانت هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ